پێکەوەژیان لە سلێمانی و هەرێمی کوردستان مێژووی دوورودرێژی هەیە و نوێنەری ئاینزاکان ئەوە دەخەنە ڕوو هەمیشە درێژە بەو پێکەوەژیانە دەدەن. هەفتەی یەکەمی مانگی شوباتی هەموو ساڵێک بە هەفتەی لێبوردەیی لە نێوان ئاینە جیاوازەکاندا دانراوە. لەو ڕێگەیەوە چالاکی بۆ کۆکردنەوەی نوێنەری ئاینزاکان دەکرێت. لەم شارە پێکەوەژیان بەردەوام بۆ ساڵانێکی دوور و درێژ لە سەردەمی گەورە پیاوانی ئاینی ئیسلام و ئەوانی تریشە ئەمان بە هەمومان توانیمان ئەم شارە دروستکەین و لە کەلتور و بە ئابووری و ڕۆکانی تری ژیانەوە خزمەت بەم شارەوە خزمەت بەنەتەوەی کورد بکەین. بۆیە کرێ ئەوە بکەینەوە دەستپێچێکی باش بۆ بگەڕێنەوە بۆ ڕۆژە ڕووناکانە ئەوانەی کە یانەوێشەوە زەنگی لێکترازان بەرپا بکەن بە ئەمە دوور بین لیان و بە پێکەوەژیان بەرجەستە بکەینەوە جارێکی تر یەکتر ویستن یەکتر خۆشویستن. نوێنەری ئاینزاکان ئەو دەخەنە ڕوو ئەم جۆرە دیدار و کۆبنەوانە گفتوگۆ و دانوستانی زیاتر دەهێنێتە ئاراوە چونکە پەیوەندیە کۆمەڵاتیەکانی پێکهاتە و ئاینزاکان پێکەوە پتەوتر دەکات. دیارە لە جیهانە ئەوە هەیە هەفتەی یەکەمی مانگی شوبات هەفتەی پێکەوەژیان و لێ بردەیە. ئێمەش هەموو ساڵێک ڕێکخراوی دیسیۆ کۆمانەکاتەوە لێرە بۆی هەموو ئاینە جیاوازەکان باسی دقە ئاینیە پیرۆزە جوانەکانی خۆیان بکەن کە باسی پێکەوەژیانەکە. پێکەوەژیان لە کوردستانە هەر لە جێ زەمانەوە هەبووە هیوادارین هەر بەردەوام بێ. سەردەمانێکی دوو درێژە باشووری کوردستان لانکێک بووە بۆ سەرجەم ئاین و ئاینزاکان و پێکاتەکان. نەفکری توندڕەوی و نە هەڕەشەی تیرۆرستان نەیتوانی هاوڵاتیانی کوردستان بە سەرجەم ئاینەکانەوە لە برایەتیان کەم بکاتەوە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.